بە زەختی زۆر لێرە نەکردی ئەوە تاکاندی هەموو زیاتر لە 200 سەری عیوانی گەورەی کوشتیە 100 شتێک بەرخی کوشتیە بە خۆشتانەوین بینای ماڵێ بۆیە و بینای خانەخانی ماڵەیە هیچی تێدا نەمایە زەڕ و زیانەکان بینە بە سندەی سپەنەڵ و ئاسنی کرا هیچی نەمایە ناوچە تقریبا 300 متر لە ماڵە خۆن دوورە لە ئەوەتە بەرامبەرن ئازادیە ئێرە منتیقەشی گەشتیاریشە ئێستا ڕۆژانە لەو وەرزەی بخۆتانە بینن چەندە عەرەب بە پاسی دێن لێرە دێنە گەشت و سەیرانەی دوورە لە ڕاستی هەر کەسێک بڵێ ئێرە مەقەڕاتی پەکەکەی لێ بووە یان شوێنی پەکەکەی بووە یان شوێنی ئەوانەی یان ڕێ پەکەکە بەڕێبواری بۆ منتیقەیدانایە لەبەرەوەی دوو مەقەری گەورەی هێزی پێشمەرگەمان لێرەیە مەقەری بەردەزان مەقەری گرمەیدان پاشەوەی 150 متر لە جادەی ڕێسیەوە دوورە داواکارنی ئەگەر مەسەلەن قەرەو بکرێنەوە بەڕاستی زەر و زیانەکە گەلێک زۆرە بەڕاستی ئەمە چەندی ساڵە خۆن بۆ مەڕووماڵاتەوە کوشت لەو گۆڕەش خاپور بکرێ و هاتینەوە 100 بەڕاستی 120 بەرخەدێر داوی جۆخۆر بوو بێزگەرە بزن و کار و شتەوی بەرخش دێرە دابوو سەلام عەلیکم مەژیزە ئێستا بەرخەسراوایە و سێ ڕۆژە لەداژی بۆ 4 ڕۆژە و تاوانی چییە؟ یانی تاوانە چی و بەرخەی وێ کرا داشی ڕۆی بخۆ بەرخە چیوالە ئەو ماڵەوە کاویان تقریبا ساعت 2:40 بوو 2:45 گرمەی زۆر گەورە هات کە هات من هەستام لە دەرێ چاوم تێ کردی کۆڵ لێرە هەستا کە هەستم کرد کە لێدا هاتی نێرە کە سێرنی کردێن هەر کاولی کرد بوو ینی بەخوا لێرانە 100 و تقریبا 20 بەرق دیرە دەخوانی بەخوا لە هەرخانیش نەبووە ڕێ هەزی بەرخانیش نەبووە ئەمە بەخۆی خاوەن تقریبا 300 مەڕینە بەخوا 250 مەڕن بەس مەریزایە 30 مەڕەکن مایە تەواو لێرە هەشتا کاری تێدا بووە ئەو هەموو ڕاستەویر و مەرەزاوە لێرە شتووە هەر نەمایە ئەوخوا کەل و کۆمیا کردی و ئاسار و مەسار ڕسمەکان نانا کە چەند جوان و پاک خۆیان بووە لێرەنە چەند ڕێک و پێک بووە چەند بەخۆی ئەو مەسروفی لێرن کردیە لە ژیانی خۆ نەکردیە هەموو تەبروتی ناکردن شوێنی ئەو ماڵانەیە کە تەماتە و بیستان و شتووە بەخێوەکەن ئەو کەبرانە دیارنە کە سەوزانە هەموو خێمە و ڕەشماڵ و شتیلی هەڵەدرێتن هەموو تەماتەیەکەن لێرە هەموو شتانە خەڵگەستە شتانە مەڕی بەخێوەکات هاوینان ئەسنەوە کۆچەرینە وەسەم لێرە جێژیرن ئەو خانە لەوە ساڵ 1990ەوە یعنی من هەنەش بوومە باوام لێرە مەڕی بەخێو کردیە هەیە خانی شۆڕش ئەیلولە چەم تیارە خوی لێدا ماڵێکی سەر و بەرکرد شتا باشە تاوانیمە چ بوو وەڵڵای هەل لە کۆنەوە تورکیا بەردەوامی ئەنی بەردەوام بە فڕۆکە دەنجەکان کوردستانمان وێرانەکە بۆمبارانەکە بەڵام بە تایبەتی ئەو ماوەی کە وزیری تورکیا هات لە بەغداوە لۆ کوردستان و پاش ئەوەی بەردەوامی ئێرەی کرد ئەو کابرایە سەید محمود کابراایەک بووە ئاژەڵدار بووە جەیەکە جەیەکی سیاحی بۆ جەیەکی ئەوە بووە کە مەڕووماڵاتی لێ بەخێو کردیە تەنها ویستیتی شت عنی بەخۆی ئەوەکە مەڕووماڵاتی بەخێوکە ئەوی نەبووە عنی ئێستاش نەک لێرە لە باڵیانیان ئەوە کرد بۆمباران کرد لە زارگەلیان کرد لە لێوژەیان کرد لە چەندیان کردیا حکوومەت کەترەخەم بووە هیچی کەترەخەم بووە هیچ قەرەبوویەکی ئەو خەڵکانە نەکردەوە چەند شەهید هەبووە چەند هاوڵاتی شەهید بووە زەر و زیانێکی زۆریان هەبووە لە بڵێن ئاژەڵ و ڕز و باغ و دار و باروەستیوە کوردستان حکوومەت کەترەخەم بووە ئێرە دیارە جەیەکی ئاژەڵداری بووە عنی جەیەکی ئەوە نەبووە نازانم هۆی چییە ئەوە ئێران کردیتە هەدەف ئەو مەڕووماڵەتیان ئەوە کرد لێرە Terziye